إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، جەنگی کافرانی جیهان لەگەڵ ئومەتی ئیسلامیە و بۆ هەڵمەسانەوەی ئومەت زۆر کار و زۆر ئیشیان کردو. یەکێک لە کارەکان کە هەموو بیستومانە خلافەتی ئیسلامیان هەڵوەشانەوە لە پێناو ئەوەی جارێکتر موسڵمانان نەتوانن یەک بگرنەوە و لەژێر چادر و چەترێکا کۆبنەوە و بە تەفرەقە بمێننەوە. دووهەم کارێک کە کەمترین ڕێژە باس کراوە ئەوەیە ئیلغای ئەوقافاتی ئیسلامی کرایەوە. لە جیهانی ئیسلامیە بە درێژایی مێژووی 1300 ساڵەی ئومەت کارەکانی لەسەر وەقف ڕۆشتووە. بابەتی وەقف بابەتێکی زۆر گەورەیە لە فیقهی ئیسلامیە. تەسەوور کە ئەگەر ئێمە دەوڵەتی موسڵمان پێک بێ، ئێمە دوو جۆر سیادە هەیە و دوو جۆر وزارە هەیە بەس. لەوە چه ئینسان مخەیەلە بکا بڵێ باشە وەزارەتی کارەبا چی لێ، وەزارەتی سەحە چی لێ، وەزارەتەکان مەسەن ڕێگەوبان چی لێ. لەناو دەوڵەتی ئیسلامیە وەزارەتی سیادی و بەڕێوەبردن و سیاسیمان هەیە، وەزارەتی ئەوقافمان هەیە، حەچی ترمان نییە. چکە وەزارەتی سەحە بەشێکە لە وەزارەتی ئەوقاف لەناو دەوڵەتی ئیسلامیە ئەگەر دروست ببێ. ڕێگەوبان هەر هەمووی بەشێکە و پشکێکە لە وەقفی موسڵمانان، واتە دەوڵەت نایەت وەزارەتی سەحە بەخێوکە. خەڵکی موسڵمان لە گیرفانی خۆی وەزارەتی سەحەی ئیسلامیە بن بەڕێوە. بۆ یام جمعای حەزم کرد لە خزمەتانە باسی ئەو چمکە گرنگەکەم کە ئەلمانیەت وردە کەمال ئەتاتورک ئیلغای کردەوە، بریتی بوو لە وەقفی ذوڕیەت لە هەموو دەوڵەتەکانە ڕەفز کرایەوە. دواتریش وەقفی ئەعمالی خەیری هەر هەمووی کورت کرایەوە تەنها لە مزگەوت هەموو دەرگاکانی تر داخران. دواتر بە ناوی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و هەندێک لەم بابە هەستیان کرد حاجەیەکەیە هەندێک بەدائلیان دانا. وەزارەتی ئیجتیماع دانرا، وەزارەتی سەحە دانرا، وەزارەتی تر دانرا. لە پێناوی ئەوەی چکە وەقفەکان نەمان هەمووی ئیلغا کرانەوە، دەوڵەت دەستی بەسەرا گرت. خەیر و ئیحسانی زۆر هەبوو 1300 ساڵ بڕی کردبوو، هەمووی داگیر کرا، هەمووی تەوزیع کرا. بۆی هەندێک لە عولەما لەو زەمانە هاواریان لێ ساوتیان ئەمانە وەقفە نابێ بفرۆشرێ و بکڕێ. بەڵام دەوڵەت دەستی بەسەر هەموویان گرت و دواتریش تەوزیع کرا و فرۆشرا. زەربەیەکی زۆر گەورە لە ئیقتصادی ئومەت درا، مەشروعەکانی ئومەت هەمووی ڕاگیرە. چونکە ئومەتی ئیسلامی بە ئیقتصاد دەچێ بەڕێ. یەکێک لەو ئیشانەی لە ئیقتصادی ئیسلامیە کراوە بۆ ڕووخاندنی ئیقتصادی ئیسلامی نەمانی وەقفی ئیسلامیە بە مەعنا گشتی ئیسلامیەکەی. یەکەمین وەقفێک لە مێژووی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کرابێ وەقفە بۆ مزگەوت. ئەگەر پرسیاریان لێ کردی ئەی گەنج یەکەمین وەقف چییەکە کراوە؟ وەقفی مزگەوتی قوبا. یەکەمین وەقفێکە کرابێ مزگەوتی قوبا. دووهەمین مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دواتر هەندێک لە عولەما فەرموویانە لە خەیبەرا وەقفی دووهەم کرا کە عومەری کوڕی خەتاب کردی. پارچە زەویەکی زۆر گەورەی بەرکەوت ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
ئەمە بخەمە ناو خێر و سەدەقەیەکەوە چی بکەم؟ فەرمووی ئەمە بکەرە وەقفێک حەبسی کە ئەسڵەکەی و منفعەتەکەی بۆ فوقەڕا و بۆ مەساکین و بۆ ذەوی القوربا بۆ مجاهیدین و بۆ هەتا دوایی و ئەو کەسانی کەس لەسەری کارەکەن بە هەمان شێواز بۆیان هەیە لە وەقفی ئەو زەویە بخۆن. دواتر ئەبینی عوسمانی کوڕی عەفان یەت ئاو وەقفەکە بیری ڕۆمە وەقفەکە. خالدی کوڕی وەلید کە شەهید دەبێ وەفاتەکە هەموو ئەو ئەدەواتە جەنگیانەی کە هەیەی لە درع و لە شمشێر و لە هەرچی هەیەی لە پێناوی خوا کردی بە وەقف لە دوای خۆی مجاهدین ئیسفادەی لێ بکەن. ئەکرێ بڵێن لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەوقاف تەنها لە سنووری مزگەوتەکان و لە سنووری ئەعمالی دەعوە بانگەواز بە ماناگشتەکەی بەکارە هات و بەس هەندێکیشی بۆ فوقەڕا و بۆ مەساکین و بۆ ذوڕیەتەکانی ئینسان خۆی بەکارە هات. دواتر وردە ئەوقاف گەشەی کرد لە زەمەنی ئومەویەکانە زۆر پەرەیسەن چونکە جیهانی ئیسلامی زۆر فراوان بوو. ئەنواع جۆر لە وەقفی تازە هات، وەقفی چاکردنی ڕێگەکان، وەقفی شوێنی ئەسپەکان ئستەبلەکان لە هەموو مزگەوتێکە وەک چۆن بڵێ گەراجێ لە پەنایە بێ وەقفێکیاندانە خەڵکێ بۆ نوێژ وڵاقەکەی بخاتە کوێ وەقفێکیان لە پەنا دروست کرد. وردە دیوانێکیان بۆ دانا لە دەستی ئەشخاص دەرچوو چۆن ناو موەسسەسەوە بوو بە موەسسەیەکی زۆر گەورە. لە زەمانی عەباسیەکانە ئەو کەسانەی کە بڕیاردەری وڵات بوون چەند کەسێ بوون؟ سەدری ئەعظەمی ئیسلام سەدری وەقفە کەسێکە بوو بە ناوی هەموو مەشایخ و عولەماوە لەوێ بوو، کەسێکی شەو بە ناوی هەموو ئەوقافەکانەوە لەوێ بوو. دواتر وەقف زۆر گەشەی کرد لە زەمانی عوسمانیەکانە عالەمێکی تر و جیهانێکی تری بەخۆیەوە بین. وی ئەوقافی ئیسلامی بە درێژایی مێژوو لە گەشەیەکی زۆر گەورە بوو. هەمیشەش جار بەجار ئەوقافی ئیسلامی بەهێزتر بووە لە عالەمی ئیسلامیە، حتا ئەو کاتانێکەوە هەوڵیاندا کافران و بێدینان مەستەری هێزی بانگەوازی ئیسلامی بکوژێنەوە کە بریتی بوو لە ئەوقافەکە. ئەگەر بزانین وەقفەکان لە چیا سەرف کراوە تۆزە چاومان ئەکرێتەوە بە سەریعی سەردێکی مێژوویە و وەقافانەی کە کراوە لە کتوبەکانە نووسراوە لە خزمەتانە عەرزیەکەم. دروستکردنی مزگەوتەکان هەر هەموو هەرچی جیهاد کراوە لە پێناوی خوایە هەر هەمووی بە وەقف کراوە. مەواسیمە دینیەکان خەڵک وەقفی ئەکرد لە ڕەمەزانە ئەمەم بۆ بەخشن، لە جەژنی قوربانە ئەمە ماڵێکی خۆی دائنا سەروەتێکی خۆی دانا خۆی ئەمرد بە دوای خۆیەوە هەر ئەڕۆشت. چونکە عولەما ئەفەرمون وەقف تعریفەکەی بریتیە لە چی؟ حەبس الأصل وإنفاق المنفعة. ئەبێ شتێ بکەیتە وەقف کە ئەسڵەکە بمێنێتەوە. بۆ نمونە باخێکت هەیە ئەیکەیتە وەقف، بەروبوومی ئەم باخە لە چیا سەرفەکرێت؟ لەو شتێک کە خۆت دیاری ئەەکەی. ئایا ئەیدەی بە مزگەوت؟ ئایا ئەیدەی بە فەقێ و مەدرسە؟ ئایا لە پێناوی جیهادا سەرفی ئەەکەی؟ چۆن سەرفی ئەەکەی؟ ئەو کەسە هەر بڕیارێکیدا لە دوای مردنیشی هەر دەوامی ئەبێ. عولەما ئەفەرمون گەورەترین و باشترین جۆری سەدەقە بۆ ئینسان کە بمێنێتەوە لە دوای خۆی بریتە لەو سەدەقەی کە درێژە ئەکێشێ بە دوای خۆیە لە دوای مردنی خۆی کە بریتە لە سەدەقەی جاریە کە ئەکاتە وەقف. لە فەرمایشتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی سەدەقەی جاریە ئەکا، سەدەقەی جاریە بریتە لە وەقفی ئیسلامی. وەقف بۆ مەداریسە دینیەکان ئیبن جوبەیری ڕەحالە ئەفەرمێ کە چوومە بەغداد 30 کۆشکی زۆر گەورەم لە بەغایە ئەبینی مەداریسی دینی بوون، هەموویان لە وەقف بوون، هەموویان دوکان و بازار بە دەوریانە هەبوو، پارە و ئەو ئیسفادەی کە ئەیان کرد هەر هەمووی ئەگەڕایەوە ناو ئەو مەدرسە و لەو مەدرسە بە مامۆسا و تەڵەبەوەتیایە سەرف ئەکرا. ئەفەرمێ مەدرسەی نظامی بینیم مانگانە هەموو مانگێک 15,000 دینار ئاڵتونی بۆ ئەگەڕایەوە لە بەرامبەر ئەو وەقفانەی کە هەیەی. بە زمانی ئەمڕۆ بڵێم 15 ملیۆن دۆلار 1500 دەفتەری مانگانە ئەهاتە سەر حیسابی بەس مەدرسەی نظامی لەناو بەغدایە. ئەوەندە وەقف بەهێز بووە. وەقف لە مەکتەباتە چی کتێب تەرجەمە کراوە بە وەقف کراوە، چی کتێب نووسراوەتەوە خەڵک ئەو کاتە بە قەڵەم نووسیوێتەوە وەقف کراوە. لە زەمەنی هارونە ڕەشیدە گەورەترین مەکتەبەی دنیا کە لە بەغایە دروست ئەبێ هەر لە وەقفی ئیسلامی دروستە کرد. وەقف لە بابی سەحەتە،
ابن جبير فرميت شوما ناو بغداد منطقيك زور قورها بو لبغا شارق بو جیاواز لبغا بيانود مارستان لنا وراسي ام شارشا كوشكي زور قورها بو بيانود بمارستان الله هر هو منطقة وقف بو الصحات بو لشساقي إنسان كان هر دكتورك لو خزمتي أكل لوقف إسلامي باري أدرى هر نقوش شارع سركرا هر لوقف شارع سركرا تصور كان وقف الصحات أو ندب هزبو الأخيرة لدمشق لشام لمصر يشق لإيش الزور قورا كان صلاح الدين أيوبي بابيري أم ملتا بريتيا لوقف لصحتها لو بمارستان قوريك لمصر أيكاته ولا شام لدمشق أيكاته وقفة كان زور بس سريعي هندي لو وقفة كان أخوان ما ولا خزمتنا هرشي هتيوبو هرشي منالي دوزراوها بو شويني هبو بشوين نبو مالك هبو شوينك هبو بيوترا وقفي أوان دار الأيتام دار اللقطاء هرشي بيرو بكوتبو كأمر بيالين دائرة تقاعدي رعاية المعقدين مقعدين بريتيبو لشي بريتيبو لوقفك زور قورة خزمتي همو أو كسانيك هرشي كم أندامان بون همويان لوي وقف كتابتيان هبو وقف لما تجاوزي كردو وقف أبو لتزويج الشباب جنجا كان هاو سرجيريان بيقى إيهان رابا وقفة نا وقفك أبو بناوي الأمهات المرضعات بالحليب أو دايكاني كشيريان أدا وكو أستنبو الشير بكربو منالكي بو خوشي دايكك وبو منالكشي شيري بوقف أدرايا ببلاش حتى صلاح الدين أيوبي لكار زور قوركاني لما يجوي أخوانيته لدمشق لقلعكي خوي أفرمان دو ميزاب وكو بلين دو بلوعا بردوام يكي كان أو شكراو بيا أهات أخواروا يكي كان شير هر دايكك هر چنيكي بيويز بوا لشيرو لشكراو أي برد بو خوي منالكي دوري ضيافت استيما زين لهم شركة كرمان كيوت الشارك في اسمان بأوتيل هي بدرجاي ميجو إسلامي أمتي إسلامي أوتيلك ما نبوه دار الضيافة ولا سر وقفت شو بريو بيانو تو خانات ديواني خانات من هبو لم أخيرانا لهم سرقا وكاروانيا كخلق لا بدا شوينك أبو بو ضيافته خزمت أكرا كسكا ببي برامبر ببي هيج برامبرك ديوني معسرين أو كسانك قرزار أبو لبازار أكوتن وقف هبو تنها باركا أقرايو أدراب وانا قرز كان نسل شان لا أجو هندي وقف من هي لم يجوا بس القروض الحسنة شون أسأل بنك خلق شيء باره هنا والربا أشياء تسر شوينة كبو شنك باره في بيزبايا ومشاريعي أشو إيه هنا مشاريعي خوي جيب جيك لو تجاوزي كردبو لمصر جورك لا وقف هاتا أراوة لعالمي إسلامية وقف البذور الزراعية أهاتن أشون تويان دابين أكر وفلاحك بوجوتيارا كان هموي لوقف إسلامي لباري وقف إسلامي سر فكرة داعية كان واعظة كان علماء كان هر همويان لوقف إسلامي هاوكاري أكران همو أو بيرانيك لأدرى همو أو روبارانيك رجككيان أقورا هموي لباري وقف أكرا همو أو بردانيك أكرا لباري وقف أكرا همو أو كسانيك تازبونو إيمانيان إهنا غيري بشكي زكاة وبيت المال أمشتيكي ترى مسألة ديواني وقف ربطي ببيت المال والنية هندي حتى مفكرين إسلاميش لو كوتون تهاليكي قولوا بيان وابو وقف بشك لبيت المال بشك نينا بيت المال بيت المال حكومات تصرفيتياك وقف أشخاص تصرفيتياك هر كسب إرادي خوي أم بارا أخما وقفي فلانشتو ابن بطوطة فرمي وقف لما تجاوزي كردو ولا دمشق كيشتبو آستيكي أوها وقف بليكي أو اندبرزي هبو الكلاب الضالة خلق أهاتن باريان وقف أكربو أو أجلاني كوابي خاونا خزمة أكران وقف النساء الغاضبات أو أفرتاني كترأب لمالي مرديان أسنا دروا ناسنا ومال باوان شوينة كبو كبويان دياري كرابو لوي أتون لو وقفا لوي هموشتي كان بي أدرى إتر
تر وقفي محتاجين أنواع جوري وقف لعالمي إسلامية قشي كردو قشي سن بويا أمتي بيغمبر صلى الله عليه وسلم لهزار سياسة صالح حكمية دەسێ بۆ هەر شتێک ئەبر لە پشتەوە وەقفێکی زۆر گەورە هەبوو لە بەخشندەی خەڵک هاوکاری ئەکردی بۆیە بازرگانەکان بەبێ ترس ڕەحالەکان بەبێ ترس طالبی علم بەبێ ترس بۆ کوێ بڕۆشتایە سنوور نەبوو لە جیهانی ئیسلامیە شتی دەسەکەوت خواردنی دەسەکەوت جلوبەرگی دەسەکەوت هەندێک لە وەقفمان هەیە تەنها پێوتێ وەقف ئیبن السەبیل تەنها ئەو کەسانی کە ڕێ ئەبڕن ڕێیان ئەکەوێتە ئەو شوێنە لە ئەوقاف هاوکاری ئەکران ئێمە لەم زەمانە وەقفەکان بچووک کراونەتەوە تەنها لە مزگەوتەکانە بۆیش ئەگەر ئێستا دیقەت بدەن لە کوێ مزگەوتێک هەبێ کاتێک کە ئەکرێتەوە هیچ دعمێکی دەوڵەتی لەسەر نییە بەڵام بە جوانترین و قەشەنگترین شێواز ئەکرێتەوە چونکە هێزی وەقف لە پشتیەوە ماوە هێشتا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە مەکەیە ئەو هەموو داوە بانگەوازە کرا وەقفێک بۆ مزگەوت نەکرا هەموو کاروباریشی لەسەر داوە ڕۆشت هەموو ئینفاقی موسڵمانان لە پێناوی داوا بوو هیچ گۆڕانکاریی وهاش ڕووی نەدا کە بڵێن وەڵام مزگەوتێک دروستکەن دواتر لە مەدینە مزگەوت دروست کراوە ئەو قافەکان تەسەوور کە ئەمڕۆ جیهانی ئیسلامی گیرۆدە بووە تەنها بەوەی کە مەسادیری وەقفی بچووک کراوەتەوە ئەمە لە دەوڵەتە ئیسلامیەکانە زەرێکی زۆر گەورە کراوە ئەگەر دووەلی ئەمڕۆ عاقڵ بێ زۆرێک لە کارەکانی خۆی ئەخاتەوە سەر وەقف بەڵام ثقە و متمانەی خەڵک زۆر گرنگە ئەزانێ ئەم مزگەوتە درێژخایەنە 50 ساڵ ئەمێنێتەوە خەیری ئەم مزگەوتە چەند کەس سوش دەبەرێت چەند کەس دەجەنج بگرێت بۆ ئەو دێ چەند مسافر ڕێ بکەوێتە ئێرە سەر ئاوێ بکە دەست نوێژێ بگرێ نوێژێ جێبەجێگە هەمووی ئەجر و فەزیلەتە بۆ ئەو کەسە ئەمرێ بە دوای خۆیان دێت بۆیە خەڵک متمانەی هەیە بۆی ئەبەخشێ بیرکەرەوە ئەگەر لە سیحەشا بۆ شێوازە بووە لە وەزارەتی کۆمەڵایەتیشە هەر بەو شێوازە بووە لە ڕێگە و بانیشە هەر بەو شێوازە متمانە هەبووە چۆن پارە سەرفەکەی لە مزگەوتێکەوە ئەجر دەسەکەوێت لە جادەیەکی شاقیر کرێ هەروەهایە بەڵام لەوێ متمانەت نییە لێرە متمانەت هەیە کە ئەمێنێتەوە زۆر گرنگە جیهانی ئیسلامی بگەڕێتەوە سەر وەقفی ئیسلامی کار بکرێ لەسەر ئەمە ئەم هەموو مەراکزی تحفیظی قورئان حتا ئەمڕۆ لەناو میسرە وەقفێکمان هەیە بۆ طولابی ئەکراد کە سەلاح الدین ئەیوبی دایناوە تەلەبە کوردەکان وەقفیان هەیە لێ هەر تەلەبەی کورد بچێتە ئەو وڵاتە ئەبێ ئەو وڵاتە بەخێویکە لەو وەقفەی کە هەیە هەتا ئەمڕۆژ ماوەتەوە بۆیە ئەگەر جیهانی ئیسلامی بەهۆش خۆیان بێتەوە دائیرەی وەقف بە معنای کەلیمە بکەوێتەوە کار پرۆژەی زۆر گەورە ئەکەوێتەوە کار لەناو ئومەتی ئیسلامیە مسلمانان حاجیان بە دەستی دەرەکی نابێ بۆ ئەوەی خزمەتیان کە خۆیان بۆ خۆیان خزمەتی خۆیان دەکەن هەتا ئێستاژ ئەمڕۆ بۆنی ئومەتی ئیسلامی چەند جوانە ئەگەر لە گەڕەشێکە فەقیرێکە بێ خەڵک هەمووی پەلامارەدا نەفسی پێ قبول ناکرێ هەموو ئەو سەدەقانەی کە نامێنەوە ناویان لێ ئەنێن سەدەقا هەموو ئەو سەدەقانەی کە ئەسڵەکەی ئەمێنێتەوە بەروبوومەکەی ئەکرێتە خەیر و بەردەوام بە دوای تۆیا دێ ناوی لێ ئەنێن وەقف داوامە لە ذاتی پاکی پەروەردگار رحمة وبزي ومهرباني خود بسرمانا ببارين خويا داوا اللي أكين بجوري خود عفو مانك كرمي خود بسرمانا ببارين قبول مانك لا يخود يا رب العالمين أمة خويا جان بجرا وسرقات كاني خويا أكرم الأكرمين خويا داوا اللي أكين بناوي جوان بصفتي برز باسمي عظمت رحمة وبركتي خود بسرمانا ببارين بسر مجلس كمانا ببارين أم عبدانا يا إلهي هاتونة حضوري ما لكيتو بخوا أمان السجد نابا تنها لبيناوي تو يا نبي الركوع نابا تنها لحضوري تو يا نبي دسي زليلي برزناك لو تنها رو بارقاي تو نبي دعاء كان ينجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشبي سكام وقف إسلامي ينشا موضوع فرم مهمة كتابة كافقي إسلامي دائما كتاب وقفيا وقف شني ما ملاشنا كريو
إمام عمر وقف كوشا نويسش كبدوها من نوعية وقف مجماري أمة إسلامنا فرماواش إي وقفوا من مبو ورشيو مبو كريو بهدية مبو بوجب ورسة منو أصلكش منفعتكش توزع كريو ملو فقراء قرباء كسجي مقوم منك باكي وشاقنو جيانا بيسا بتشير والحال بعض برقيج نيرك وقفكش بيشي وازه سرف كريو إما هورامانات ويمانا فروكاتي وينمي مزيكي باخي شهن إي باخي قر وقف إسلام أصلكش أنا نك كسي وأمان إي باخي شكردن بوقف بيناو آنينك منفعته إي باخي قلو بدلي مزجي خلق مزجين إسفاج ونكرونا سوش شنا ورجرون هل يوجد إما جا بنمالي وجا كسي والميك إي كسا يا ابن مالا برزة چن وقف شاهني چن باخي شاكردين بعضي قبرسانة كهوراماني ما غير وقفين كابري والزمينة وجبين وقفش كردن بي قبرسان وبين قبرسان مسلمان إيمان دار أو فرن نوعي وقفة تريش ما بيني ورده يثر ديار الزمن علمانية دماتريج زمن شويعة وتوزيع وتقسيم أراضي وإنشان فرن وقفة كما فوتيني بري كمت شايشتا هناسشا منن بتابتي هورامان أنا وقفو باخكا مزيكا هشتا الحمد لله هناسش هن يوجه هرمان فرم مهمكا إما أنك وقفة كان مشاركة كرمي بجداري كرمي بتأتي مزيكانا كيسا وقفة والمنوة إنسان جاي كان هن مزيكا وانا بجداري كرو ولو بهزار ناري شاب واسمي بجداري الكردبو بپنج هزار بجداري الكردبو إنا قبرتنا واللواني ودوا 50 سال دوام مردوتو هر أجر حسنات مشوني تر فر فضيلتي وجورا تابد الزمينة كزمينة مزجينة وقف كريا ما بو بكار بابيتشي بيتري ابن ماجه بما قالنا وجه پیغمبري صلى الله عليه وسلم تقريبا بركة وقفي يفتشي فرمايشتنا بما بروزو فرماو إن مما يلحق المؤمن من عمله وحسناته بعد موته علما نشره فرماو يوتشاتي واك شونو عبدي إيمان دائر ملو دماء أنا يكمرو علمي وانبلاوش كردبو أولاي والصالحة مصحفي والقرآن وكمزجي ونيانشر يا ياجي ونيانشر مركزي قرآن نيانشر خلق نجوانو يان أو مسجدا بناه مزجي ودروسش كردن يان بيتا لابن السبيل أوتيلي ويأجي وشبه إسراحة خلقي الربواري دروس كردن يتر داري ونيانش ياجي ونتختش كردن ووقفش كردن هر آياجي منو خلق شانا سودي وشانا ورجيرو يان أو نهرا أجراه يان ياجي وانا آيو وإنا ياجي وأردنش بياجي وتري تخلق سودج وانا ورجيرو يان صدقي وجاريا بهر شوازكا كحال وصحة وحياة وشنا كردن شو جيب جيش كردن شاني وصيتي فرقش أنا وصيت جنود موته مرجني أصلك جمنوه إن حياة ويتنا وصيت تاوي بشيمان بيوتنا وقف متاوي كتسليم الكر إذا تسليم وخوال كردن دماء مرد إن هر أجرا مشوني ترى هریو إنسان مسلمان شي وقفانه كبجداري كرو كبدر جاي مجو أمتي إسلامي بار بيان جا وقفو جواني فرق جورة بيني أمتنا وقفنا كريانه كفضيلتك أنك جوران مزاني تشكو وشني باسش كري هزارو يرص الصالة أما يعني تاريخ دور ودرج ما هنشني وقف إسلامي إي أمة سر وقف لوان راو ولاد بوقف لوان راو فقير وفقراء نواج قرب وقف لوان راو كسي وأمان شوكي قروشا كردين بوقف إثر ورده إي وقفة بروبو مكاش مننو بروبو مكاش مثلا فقيران سرف كريان هتيمان سرف كريان ابن بطوطة فرماو ياجي ومدي فرسرم صور من جدي مشقنا ما شو باربي جوزي نيابة إنا جوزا مرياكي وقفوا جوزا مرياكا وسوات من الشيشة إنا واسا والله إنا جاريه هني يعني كان خزمة خلقي كراجاي كانن جوزاكيش عم مريو ورو أنا صاحبكش وانا شاتورنا بو بارچكا مارا براش به إياجي آيج بپاو هناك وشاد چنخشي وشان عينو أنا جوزي وشان مو بنا ورو أنا صاحبكش وانا شاتورنا وانا شعادزنا أستو أمتي إسلامية شا أست بالان دي تماشا كرا أرو أمتي إسلامية ناتش وضعي وانا كافر زانات يشكرا شني إلغاو خلافة إسلامي شاكردو إلغاو وقف إسلامي شاكردن أما تنها مزيكنا مننو بعض ياجي ويشنا
ڕەنگە چەند چێوە چەند دوکانێوەنە چەند چێوە بەسیتە نەمەنێ باوە کە خەڵکی موسڵمان ئارۆنە وەقف مردان عالەمی ئیسلامی نەکار چێگەنە چی متمانەکەم بێنەوە مەسائل وەقفی نییە دەسێەوە ئەمینەنە تەرساچانەیە کە وەقفکەرە وەقفەکەشە چەنی وەڵتەر بریا ئیسە هەم بریەوە هەم دەوڵەتەکەی سەرشانە متمانە پێی خەڵکی گێڕاوە دەستکاری وەقفی نەکەرە جوان مامەڵە چەنی وەقفی کەرە هەم ئیماندارش فرە مهمە ئەگەر وەقفی حکومیت نەبوو وەقفی شخصی کەرە چەند کەسێ منطقیەوە کۆباوە کاکە ئیانەما کردە بە وەقف پێی مزگی بەڵام داخڵش مەکرد ئینا نامی فڵان کەسی وەقفە ئانە ئینا نامی فڵان کەسی وەقفە ئانە هەتا ئومەتی ئیسلامی تاوەگونەوە سەر و قاچەکاویش بەعزە وڵاتەوەی چەنە بە کۆمەڵی قوانین و یاسا تەرتیب کردیان کردی ئەچا وڵاتانە ئیسفادە کردوە جە قوانین و یاساکەش مهم ئانەن ئێمە عالەمی ئیسلامی نەزانمێ پرۆسیەوە فرە گەورەما بێن بە نامی وەقفیۆ نیمە و دەوڵەتیش زیاتر بەردەنراوە تفعیل و دەوڵەتی بە وەقفی ئیسلامی کردیان دەوڵەتی ئیسلامی ئارۆنە هیچ شش نەمەنن کەوتن مەسەر و واسمی کوردی واسێ و کەوتن مەسەر و ساجع لێ هیچ مادەسۆ نەمەنن ئەمە سەر و سەدەقاتی ژیان بەرمێڕاوە ئانا وەقف حج منەتێ وەژ نیەنە ئەسڵەن صاحب وەقفی مەمنونە کەنیان شەرەپەی مەسەلەن نەوەشش دەستگن و ئی وەقفە چی وەقفەشە پێی سەرف کردیوە ئاکەسێک کە سەرشە مرشیدێنێ مشریفێنێ گێڵێنێ بە مەمنونی یۆشا ئێستەن و دانشاپن جا نەمەن و ئینەینە کاروبار و کۆمەڵایەتی خەڵکی کوچێ تێکشیان وەز ئەما کوچێ شپرزە بێنە هیچ تای بەڵام سەدەقە هێزێوەش چەنە مەنن کە کۆشکردێنمێ ئەشم خاڵ بە خاڵ چەنی کافرا هەرمانەکەی مەشاور وەشنێن دروستش کردمی چکە دەوڵەت و موسڵمانی وەشە کتۆپڕ دروست مەبووە ئەشم ئاچێوێ ئیلغا کردێنەوە گرت بەیاوە ئینجا وردەوردە تۆ تاوی وەربێزیەوە عالەمی ئیسلامیش بەرە و تەغییرێ فرە گەورە ملۆ ئەشم بەڕاستی ئێمە هەوڵ دەیمە گرد و لایەنەکاوە هەرمانەما سەرکردەوە جە لایەنەکا بریتیاجە وەقفی ئیسلامی خۆی داواوە نەکەمێ بە ڕەحمەت و بەزەیوێ ئێ ئومەتێ وزۆ سەر و قاچەکاوێژ یا ڕەبی خۆی هیمەتێوە کەرەوە ژیان مارە حياة مارتا تاومي يا إلهي خزمة دينك البجواني وبكماله جقل لك وكرمه وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله